بەڵێ دیێرە ڕاگەیاندنی کەمپینی پشتیوانی سندوقی هاوکاری کۆمەڵایەتی توانێت کاریگەریکی باشی لە هاوکاریکردنی و کەسانە هەبێت کە ئێستا لە خانەی بە ساڵاتچوانیان منداڵانی بێسەرپەرشتن. بێگومان ئامانجی باش لە پشتم کەمپینەوە هەیە. من زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بەڕێز بێستون جەبار کە لە سلێمانیەوە لەگەڵمە لەسەرم بابەتە. بەڕێز بێستون، ئەم کاتت باش کەمپینێکتان ڕاگەیاندووە پشتیوانی لە سندوقی چاودێری کۆمەڵایەتی، ئامانجی سەرەکی لە کەمپینەکە چیە پێتان وایە دەتوانێت ئەوەی کە چاوەڕوای لێ دەکرێت بەدەستی بهێنێت؟ زۆر سپاس بە ناوی خودای بەخشندەی میهرەبان. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێت. ئەمڕۆژ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئەمانەوێ ڕوونکردنەوەی پێویست بدەین بە جەنابتان و بە بینەرانی بەڕێز سەبارەت بەو کەمپینەی کە لە ژێر ناونیشانی منداڵانی بێسەرپەرشت و بە ساڵاتچوان چاویان لە میهرەبانیتانە ڕاگەیەنراوە و ئەو سندوقی کۆمەکی چاودێری کۆمەڵایەتیە کەوا بە ڕێنمایی و لەسەر ڕاستپاردەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی 2006 دروست بووە. بەڵام بەداخەوە پێش ڕاگەیاندنی ئەم کەمپینە ئەو سندوقە هیچ پارێکی تیا نەبوو، بۆیە بە پێویستمان زانی کە کارای بکەینەوە و هەوڵ بدەین کەوا لەم مانگە پیرۆزەدا دە ڕۆژی کۆتایی خێرخوازان، خێردۆستان و خەڵکانی بەخشەر لە سنووری پارێزگای سلێمانی و بەگشتی هەرێمی کوردستان و کوردانی تاراوگەشت بتوانن هاوکارەکانیان بخەنە سەر هەژماری بانقی ئەم سندوقە لە بانقی ئاڵای هەرێم. باشە بەڕێز بێستون، تەنها لە ڕێگەی و هەژمارە بانکی ئێستاەوە ماژەتان پێکرد دەتوان هاوکاریەکان بۆ سندوقە بنێرنەوە کەسانی کە ئەیانەوێت چ لە دەرەوەی وڵات چە لەسەر تاسەری هەرێمی کوردستان یا ڕێگەی دیکە هەیە بۆی هاوڵاتیان بتوان یارمەتی و سندوقە بدەن؟ بەڵێ، ئێمە لە ڕۆژانە لە کاتی دەوامی فەرمی لە ماوەی ئەم دەڕۆژە فەرمانبەرەکانمان لە بینایی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی لە گەڕەکی بەکرەجۆ هاوکاریەکانی هاوڵاتیان وەرئەگرن کە سەردانەکەن لەوێ ئەتوانن تەسلیمی بکەن و بە پێی لیژنەیەک و بەوەسڵ هەموو ئەو هاوکاریانیان لێوەرەگیرێت و دواتر هەر بە لیژنە و لەژێر چاودێری وردی چاودێری دارایی و بەڕێوەبەرایەتی گشتیمانە ئەخرێتە سەر ئەوە ژمارە و دواتر بۆ پێویستەکان و کەم و کورتی ئەو ماڵانەی مناڵانی بێسەرپەرشت و بە ساڵاتچوان بە شێوازێکی زۆر شایستە ئەخرێتەوە خزمەتیان. باشە، بەگشتی پێویستیەکان و پێداویستیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چییە بۆ ئەو کەسانەی کە لە 6 بەشی جیاواز ئێستا لە ژێر چاودێری و بەڕێوەبەرایەتیان؟ ئایا ئەوەی کە هەیە لە ئاستی پێویستایە؟ ئێمە دیارە ئەم بەڕێوەبەرایەتی خۆی پێشینەیەکی ماگانەی هەیە وەکو هەر بەڕێوەبەرایەتێکی تری حکومی، بەڵام بەداخەوە ئەم پێشینەیە ناتوانێت هەموو ئەو پێداویستی و کەم و کورتیانە هەیە پڕی بکاتەوە. بۆیە هاوتەریب لەگەڵ ئەم پێشینەیە پێویستمان بە دەعم و دەستگیرۆیی خێرخوازەکان و خێردۆستان و زەنگینەکان و سەرمایەداران هەیە. چۆن لە ڕابردوو من لێرەوە سوپاسیانەکەم درێخیان نەکردووە و ئەم ماڵانە بەردەوام خزمەت کراون لەلایەن ئەوانەوە. بۆیە ئێستش پێویستە ئەگەر بمانەوێ ژیانێکی شایستە بەڕێ بکەن ئەم بە ساڵاتچۆ بەڕێزانە و ئەو مناڵە چاوگەشانە بە دڵنیاییەوە پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە بێت، چونکە خۆت ئەزانی ئێمە هەر لە پێداویستی پاکردنەوە و هەروەها لە جلوبەرێک لە خواردن لە بابەتی تەندروستی و لە بردنە دەرەوەیان لەم ماڵانە بۆ بەسەربردنی کاتی خۆش وەکو مناڵەکان چۆن مناڵە چاوگەشەکانی خۆمان پێویستیان بەوەیەکەوە بۆ خۆشیەکانی ژیان سوودوەرگرتن لەو خۆشیانە و لەو ئارەز و خولیانە ئەبرێنە دەرەوە. بە دڵنیاییەوە دابینکردنی ئەم هەموو پێداویستیە پێویستی بە دەعمێکی مادی هەیە. ئەم دەعمە مادیەش ئەگەر ئەم سندوقە نەبێ بەڕاستی لە توانای ئەو پێشینە ماگانە نیە. خۆتەزانی ئێستا لەم قەیرانەدا ئێمە مانگی پێشوو ئەو بەڕێوەبەرایەتی تەنها نیوەی پێشینەکەی وەرگرت بوو.
لەبەر ئەوە بەڕاستی زۆر بە پێویستمان زانی کە ئەم دەڕۆژی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو هەلێک وەکو دەرفەتێک وەرگین بۆ ئەوەی خێرخوازان خێردۆستان هاوکاری ئەم سندوقی کۆمەکە بکەن بۆ ماڵەکانی مناڵانی بێسەرپەرشت و ماڵی بە ساڵات چوان. بەڵێ بەڕێز بێستون ئەگەر بە ژمارە ئاماژەی پێ بکەین ئەو کەسانی کە لەو سندوقە سوودمەند دەبن ژمارەیان چەند دەبن و ئایا بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژێ و کەسانی کە پێویستیان بە چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەیە بەرز بۆتەوە یان نا لەو بۆ پێی کە منداڵی بێسەرپەرشت دەهێنرێن ئەو شوێنانەیە و کەسانی کە دەهێنرێنە خاڵی خانەی بە ساڵات چوان توانراوە ژمارەکە کەم بکرێتەوە؟ ئێمە ئێستا لەگەڵ جەنابەت قساکەم 136 سوودمەند لەم ماڵانە هەن لە بە ساڵاچوو ئافرەت و پیاو و ئاسایی و پەکەوتە و لە ماڵەکانی مناڵانی بێسەرپەرشتیش ئێمە بەپێی ئەو ژوورانی کە هەمانە 0 بۆ 4 بۆ 12 بۆ 18 ساڵن لەوێش بە هەمان شێوە ئێمە لە هەردوو ڕەگەز مناڵی چاوگەشمان هەیە لەوێ کە بە شێوازێکی جوان خزمەتەکرێن و هەروەها ئێمە نزیکی 37 کارمەند و فەرمانبەر لەسەر ئەم سندوقە هاوکاری مانگانە وەرەگرن کە چاودێری شەوێن کە پاکەرەوە و ئەو کەسانن کەوا خزمەتی ئەو بە ساڵات چوانە و ئەو مناڵاناکەن. بەڵێ بەڕێز بێستون جەبار بەڕێبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.